جەلەولا شارۆچکەیەکی کوردنشین بەڵام عەرەبی زمان. ئەی منطقە ئیشتی عەرەبە. کاتێک دەچیتە ناو شارۆچکەکەوە زەحمەتە وشەیەکی کوردیت بەرگوێ بکەوێت. ئەوانەی لەم شارۆچکەدا دەدوێن هەموو عەرەبی زمانن. مەگەر خۆت بە زمانی کوردی پرسیارێک یان وتوێژ لەگەڵ چەند کەسێکدا بکەیت، ئەو کات کەسێکت دەست دەکەوێت کە بە زمانێکی تێکەڵ لە کوردی و عەرەبی لەگەڵت بدوێن. ئێمە لەم راپۆرتە مەیدانیەدا نزیک بە 3 کاتژمێر لەناو بازاڕ و شوێنە گشتیەکانی جەلەولادا سوڕاینەوە. لە هیچ شوێنێک نەمان بیست دانیشتوانەکەی لە نێوان خۆیاندا بە زمانی کوردی بدوێن، ئەگەرچی بەگشتی جگە لە دانیشتوانە کوردەکەی عەرەبەکانی شارۆچکەکەش تا ڕادەیەک زمانی کوردی دەزانن. ئەم هاوڵاتیە دەڵێ من عەرەبم، بە پێی زانیاریەکانی خۆی دەڵێ زۆرینەی دانیشتوانی جەلەولا عەرەبن، بۆیە عەرەبی زمانی قسەکردنی خەڵکەکەیەتی، هەرچەندە خۆی بەم زمانە نیوە کوردیە وتوێژمان لەگەڵ دەکات. تو خود کوردی؟ من كردني عربي بس كردية زانم. عربي تو كردية زاني؟ يعني خوي شان أو عربي قصة كرد أو عربي أو عربي قصة عرب قصة. لە زۆر کەسمان دەپرسی ژماری کورد لە جەلەولا زۆرەیان عەرەب. ئەوان لە وەڵامدا دەیانوت وەک یەکن، بەڵام لە ڕاستیدا زۆرینی هەر زۆری ئەوانەی ئێمە دەمان بینین بەڕەگەز عەرەب بوون. تقريبا متوازن. بۆ عەرەبەکەی پێشتر زۆرتر بۆ ئێستا کەمە. آخر أول جار أي منطقة إشتي عربة مثلا تجديد أي منطقة إشتي عربة. ئەم گەنجە یەکێک بوو لەو کوردانەی لە دوای چەندین هاوڵاتی عەرەب بینیمان، بەڵام نازانێت بە زمانی نەتەوەکەی خۆی بدوێت. کوردی و کوردی نازانی؟ هیچ يعني سكاتي من برسالة لكم بكردي لوش تناقي؟ أفتهم بس ما أعرف أحكي. بەکارهێنانی زمانی عەرەبی لە شارۆچکە کوردنشینەکەدا تەنها بۆ قسەکردنی نێوان دانیشتوانەکەی نییە، بەڵکو لە تابلۆی سەر فرۆشگا و شوێنکارەکانیشیاندا زۆر زەحمەتە زمانی کوردی ببینیت. زۆرینەی تابلۆکان بە عەرەبی نووسراون. کوردی؟ من عربم بس كردي زاني. هەردوودان عەرەبن؟ يعني كوردەکەی لێرێنەمەوە چوون بۆ کەسابەت بۆ کەلار و سلێمانی و من عيش كسبات من عيشك السليماني لكلارم عيشك. ئەمە گەنجێکی کووردە لە جەلەولا کە دەتوانێت بە کوردی بدوێت و دەڵێت کوردەکان کەمن لە جەلەولا، ئەوان ڕۆشتن و نەگەڕانەوە چونکە لێرە ئیش و کار نییە. پاش 3 کاتژمێر تەنها ئەم گەنجانەمان بینی کە لە نێو خۆیاندا بە کوردی بدوێن، ئەوانیش پێشمەرگەن و دانیشتووی هەرێمی کوردستانن. ئێمە پێشمەرگەی لیوای 120 سەر بە لیوای بژدەرین. تا ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووش ڕێژەی کورد لە ناحیەی جەلەولا زیاتر لە 70% بوو، بەڵام دوای ساڵی 2030 و پێش هاتنی داعش بۆ شارۆچکەکە ڕێژەی کورد کەمتر لە 90% بوو. دوای شەڕی داعش و گەڕانەوەی دانیشتوانەکەی ئێستا ڕێژەی نەتەوەکانی شارۆچکەکە دیار نین. بەڕێوەبەری ناحیەکە دەڵێ ئامارەکان لای ئەوانیش نین. گەرمیان حەمەیپور NRT ناحیەی جەلەولا.